ئیمڕۆ ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی ئەوقافی سۆران بە هەماهەنگی لەگەر لقی سۆرانی یەکێتی زانایان لەگەر نووسینگەی مافی مرۆڤ لە سۆران هەڵستاوین بە ڕێخستنی سیمینارێک لە پێشوەختە لە ڕۆژی ڕوبەڕووبوونەوەی مادە هۆشبەرەکان لە جیهاندا کە 26 مانگ دەکا ڕۆژی شەموو ڕۆژی جمعە مامۆستایانی ئاینی لەسەر مینبەر خەڵکی وشیار بکەن و لەبەر ئەوەی مامۆستایانی ئاینیمان دەستنیشان کردووە چونکە مامۆستایانی ئاینی کاریگەریەکی زیاتر لە چین و توێژەکانی تریان هەیە لەسەر کۆمەڵگا هۆکاری چوانە هۆکارێکی پۆلیتیکی و هێڵی فرانسێت سۆران و هۆکارێکی سیاسی ئێمە دڵنیاین لەوەی کە مادەی هۆشبەر ئێستا لە هەرێمی کوردستان ڕووی لە زیادبوونەوە بەداخەوە بە حکمی ئەوەی ئێمە سنتەرێکی تایبەت بە چاکسازیمان یا ئەوانەی گەنجانی ئێمە کە لە قۆناغی سەرەتاییش تووشی مادەی هۆشبەرە بن زۆر بە زەحمەت دەتوانن بگەڕێنەوە ناو ژیانی ئاسایی خۆیان بۆیە ئێمە بە پێویستمان زانی کە چەند سمینارێک ساز بکەین لە ڕێگای ئەم یەکەم سمینارمان لە ڕێگەی مامۆستایانی ئاینی وە کە بتوانن ڕۆلێکی کاریگەر بگێڕن ئەو ڕێنمایی و یاسانەی کە لە سەرەوەی خۆمان دابەزی ئەمە وەکو خۆی جێبەجێ دەکەین ئەویش هاوڵاتیان کە بۆ نمونە بۆ دەرهێنانی مۆڵەتی ماتۆرسکیل دەتوانین کەسەکە لە ڕووی جەستە و تەمەنواتە لە پشکنینی تەندروستی دەرچوو بێت کە 16 ساڵ تەمەنی بێوە بۆ دەرهێنانی مۆڵەتی تایبەت دەبێت کەسەکە تەمەنی 18 ساڵی تەواو کرد بێەوە بۆ گشتیش دەبێت کەسەکە بۆ 21 ساڵی تەواو کردێ. ئەوەی خۆشە لێرە فەرق و جیاوازی نییە ئیتر فەرق و جیاوازی ناکرێت ئەمە چینێکی بۆن لەسەر و خوار و هەموو یەک و یەکە ئیتر نەزەرێکم تاین نەزەرەکە کراوە و دوای سەخیسا دوای نەزەرەکە دەستەکرێت بە خولی تاقیکردنەوەی شۆفێرێک. Это канадская картина достаточно опытного уже. Такой международный фестиваль, в котором собраны фильмы из всех стран, из всех континентов. Больше 30 стран участвуют. Все фильмы будут показаны в России впервые. Это российские премьеры, иногда международные премьеры. Есть несколько конкурсов в нашем фестивале. Основной конкурс, конкурс короткого метра, конкурс фильмов об информационных технологиях. По сюжету жизни каждого человека. И главное, как это рассказать максимально искренне. Мне кажется, что... Я сама актриса, сама снимаюсь в кино в полном метре. Всем я очень рада, что вообще такие мероприятия проходят у нас в стране, несмотря на пандемию, несмотря на такие сложности. Очень рада, что наконец дошло до такого уровня, да, потому что очень много талантливых людей. They should know better, but they don't.